سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ شەم سەرتاش سەردێڕی چەند بەڕێوەچوونی مەراسمی هەشتی ماز لە شاری سنە بەڕێوەچوونی مەراسمی هەشتی ماز ڕۆژی جیهانی ژن لە بۆکان بەڕێوەچوونی مەراسمی هەشتی ماز لە مەریوان ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی ژن لە شاری بانە بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە شارێرانی مەهاباد دیداری چالاکانی مافی ژن لەگەڵ دایکانی دادخوازی شاری سنە پەیامی دایکی ژینە ئامینی بە بۆنەی هەشتی مارس بە هەڕەشەی ناوەندامیەکانی سنە لە دوو چالاکی کرێکاری و ژینگەی ئەو شار بەڕێوەچوونی مەراسمی هەشتی ماز لە شاری سنە بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی هەینی حەڤەی ڕەشەمەی 1403 هەتاوی حەوت گروپ کە پێگاتەبوون لە ڕێکخراوەکانی مافی ژن دایکانی دادخواز ژینگە پارێزان چالاکانی سەنفی کرێکاری و وەرزشی بە بۆنەی هەشتی ماز ڕۆژی جیهانی ژن لە دەوروبەری شاری سنە ڕێوڕەسمێکیان بەڕێوەبرد بەشداربووانی ئەو مەراسیمە بەدەستەوە گرتنی پلاکارد و دروشمەکانی هەشتی مارس پیرۆز بێت ژن ناموسی کەس نییە و پیرۆز بێت ڕۆژی جیهانی ژن بەرزیان کردەوە چالاکانی بەشدار لەو مەراسیمە هەروەها وێنەی پەخشان عەزیزی و وەریشە مرادی و شەریفە مەحەمەدیان بەدەستەوە گرت و بە خوێندنی بەیاننامە جەختیان لەسەر خەبات دەست بە ئەعدام ژن کوژی و نابەرابەری کرد ژنانی بەشدار لەو ڕێوڕەسمە هەروەها ڕایانگەیاند ژنانی کوردستان هەمیشە دەور و نەخشی کاریگەریان لە بسووتنەوەکاندا بووە و پێشەنگی خەبات بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری بوون لە کۆتاییدا ژنان و پیاوانی یەکسانی خواز شیرینیان بڵاو کردەوە و لەگەڵ موزیک شاییان دەربڕی بەڕێوەچوونی مەراسمی هەشتی ماز ڕۆژی جیهانی ژن لە بۆکان بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی هەینی حەڤەی ڕەشەمە ڕێوڕەسمێک بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن لە شاری بۆکان بە بەشداری کۆمەڵێک لە چالاکانی ژنان و پیاوانی ئازادی خواز بەڕێوەچوو سەرەتای ڕێوڕەسمەکە بە خوێندنەوەی سرودی ئینترناسیۆناڵ سرودی ئاوپشتی جیهانی چینی کرێکار لەلایەن بەشداربووانەوە دەستی پێکرد پاشان یەک دەخە بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی گیان بەخودکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم هەروەها گیان بەخودکردوانی شۆڕشی ژینە ڕایگیرە لە درێژەی مەراسمەکەدا یەکێک لە بەشداربووان لەسەر مێژووی هەشتی مارس قسە و بازێکی پێشکەش کرد بەشداربووانی مەراسمەکە یەک دەنگ خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی شەریفە محەممەدی وەریشە مرادی و پەخشان عەزیزی بوون و دوابەشی مەراسمەکە بریتی بوو لە قسە و باسی بەشداربووان سەبارەت بە تایبەتمەندی هەشتی مارس و ڕۆڵی بەرچاوی ژنان لە شۆڕشی ژینە دواتر ڕێوڕەسمەکە لە ناو شادی و خۆشی بەشداربوواندا کۆتایی پێهات جێگەی ئاماژەیە لە دەوروبەری شوێنی مەراسمەکە بە دروشم و پلاکاردی شۆڕش گێڕانە و بە تایبەت بە هەشتی مارس ئیدانەکردنی سزای ئەعدام ڕازێنرابوو ڕێپێوانی چالاکانی حەسەناوای سنە بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی هەینی حەڤەی ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری سەنفی و ژینگەی سنە و حەسەناوە بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان بەسەر قەڵای حەسەناوە هەڵکشان و لە کۆبوونەوەیەکدا ڕێزیان لە یادی 6 شاخەوانی گیان بەخودکردووی شاریبانە گرت بە پێوێنانەی بەدەستمان گەیشتووە ئەندامانی گروپی شاخەوانی چلچەمە و چالاکانی کرێکاری سەنفی و مەدەنی حەسەناوە و سنە بەڕێپێوان لە گوێزە کوێرە و قەڵای حەسەناوە ڕۆژی جیهانی ژنانیان لە هەموو ژنانی کوردستان و ئێران پیرۆزبایی کردووە بەشداربووانی ئەو چالاکیە هەروەها خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون لە کۆتاییشدا ئامادەبووان وێنەی 6 شاخەوانی گیان بەخودکردووی شاری بانەیان بەرز کردەوە و بە وتنەوەی دروشم ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانیان کرد بەڕێوەچوونی مەراسمی هەشتی مارس لە مەریوان بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی هەینی حەڤەی ڕەشەمە کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی شاری مەریوان بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن ڕێوڕەسمێکیان بەڕێوەبرد بەشداربووانی ئەو مەراسیمە بەدەستەوە گرتنی پلاکارد و وتنەوەی دروشم جەختیان لەسەر یەکگرتووی ژنان و پیاوانی کۆمەلگا بۆ گەشتن بە ئازادی و بەرابەری کردەوە و
خوازیاری کۆتایی هێنان بە تند و تیژی دژ بە ژنان، هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وەریشە مرادی و شەریفە محەممەدی، ئازادی بەندکراوانی سیاسی و کۆتایی هێنان بە ژن کوژی بوون. ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی ژن لە شاری بانە. بە پێی هەواڵی گەیشتوو، ڕۆژی هەینی حەڤەی ڕەشەمە ژمارەیەک لە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی شاری بانە لە مەراسمێکدا ڕۆژی جیهانی ژنانیان لە هەموو کوردستان و ئێران پیرۆزبایی کرد. بەشداربوانی و مەراسیمە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکاریان خوێندەوە و پاشان یەک خولەک بێدەنگیان بۆ ڕێزگرتن لە یادی هەموو گیان بەخدکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری گرتووە. دواتر یەکێک لە بەشداربووان لەسەر مێژووی 8 مارس و گرنگیە و ڕۆژە بۆ ئامادەبووان قسە و باسی کردو. لە درێژەی مەراسیمەکەدا ژنان و پیاوانی بەشدار ڕایخۆیان لەسەر بارودۆخی ئێستای کۆمەڵگا و پێشێلکردنی بەردەوامی مافی ژنان لەلایەن حکومەتەوە دەرکات. چالاکی تەبلیغی بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە ورمێ. بە پێی هەواڵی گەیشتوو، ڕۆژی هەینی حەڤەی ڕەشەمە ژنان و پیاوانی یەکسانی خوازی ورمێ بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن چالاکی تەبلیغیان ئەنجامدا. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە، ژنان و پیاوانی ئازادی خوازی ورمێ تراکتون و نووسراوەی تایبەت بە 8 مارس و هەروەها وێنەی ڕێبەری نەمری بزوتنەوەی سۆسیالیستی و شۆڕشگێڕانەی کوردستان هاوڕێی گیان بەخت کرد و کاک فواد مستەفا سوڵتانیان بڵاو کردوێتەوە. بەشداربوانی ئەو چالاکیە هەروەها پەیمانیان لەگەڵ ئاواتی هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژینان وێ کردوێتەوە و بەڵێنیان داوە درێژە بەڕێگە و ڕێبازیان بدەن. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە شاروێرانی مەهاباد. ڕۆژی هەینی حەڤەی ڕەشەمە وێڕای هەموو هەڕەشە و گوشارەکانی حکومەت خەڵکی ئازادی خوازی مەهاباد بەشداری مەراسمی نەورۆز لە گوندی گۆکتەپەی شاروێران بوون و هیوای سربەستیان لە ساڵی تازە بەگەلی کورد خواست. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ناوەندە ئەمنیەتیەکانی مەهاباد لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی ژینگەی و سەنفیان بانگێشت و هەڕەشیان لێکردوون کە نابێت بەجلی کوردی و جامانەوە بەشداری مەراسمی نەورۆز بکەن. ڕۆژی ڕابردوو هێزێکی زۆری نظامی لە ناوچەی شاروێران جێگیر کرا و سپای پاسداران بە هەڵدانی پەهباد وێنەوەی دوی لە بەشداربوانی مەراسمەکە گرت. ئەو نیشتمانیانی مەهاباد دەڵێن سەرەڕای هەموو گوشار و هەڕەشەکانی ڕژێم ژنان و پیاوانی ئازادی خواز بە جلوبەرگی ڕەنگینی کوردی و جامانەوە بەشداری مەراسمی نەورۆز لە گوندی گۆکتەپە بوون و دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردوێتەوە. دیداری چالاکانی مافی ژن لەگەڵ دایکانی دادخوازی شاری سنە. ڕۆژی هەینی حەڤەی ڕەشەمە کۆمەڵێک لە چالاکانی مافی ژن سەردانی دایکانی دادخوازی شاری سنەیان کردو بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن گۆڵی سووریان پێشکەش کردن. بە پێی هەواڵی گەیشتوو چالاکانی مافی ژن وێڕای ڕێزگرتن لە یادی گیان بەختکردوانی شۆڕشی ژینە دەستخۆشیان لە هەوڵ و تێکۆشانی دایکانی دادخوازی سنە کردووە کە درێژیان بەخەباتداوە. ژنانی چالاکوان هەروەها گۆڵی سووریان پێشکەش بە دایکانی دادخواز کردووە و بۆ جارێکی دیکە پشتیوانی خۆیان لە بنەماڵە دادخوازەکانی کوردستان دووپات کردوێتەوە. کۆبوونەوەی بنەماڵەی ڕامین فاتحی لە سەرمەزاری لە شاری سنە. ڕۆژی هەینی حەڤەی ڕەشەمە بنەماڵەی هەمیشە زیندوو ڕامین فاتحی یان بەختکردوی شۆڕشی ژینە لە شاری سنە بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە سەرمەزاریدا کۆبوونەوە. دایکی ڕامین فاتحی یادگاریەکانی کوڕەکەی بەدەستەوە گرتووە و گۆڵی سووری لەسەر مەزارەکەی داناوە. هەروەها ڕادا فاتحی خوشکی ڕامین لە پەیامێکدا وێڕای پیرۆزباییکردنی ڕۆژی جیهانی ژن ڕایگەیاند 8 مارس تەنیا ڕۆژێکی مێژوویی نییە، بەڵکووە بیرهێنەری دەیان ساڵ خەباتی ژنان دژ بە سەرکوت و هەڵاوەردنە. لە وڵاتێکدا کە ژن بوون، بیرکردنەوە، عاشق بوون، دەنگ هەڵبڕین، سەما و هەناسە کێشان تاوانە، ژنان هەموو ڕۆژێکیان کردووە بە 8 مارس و شەقامەکان گۆڕەپانی خەبات و تێکۆشانی ژنانی ئازادی خواد دژ بە ڕژێمی کۆنەپەرستی ئیسلامیە. پەیامی دایکی ژینا ئەمینی بە بۆنەی 8 مارس. مژگان ئیفتخاری دایکی هەمیشە زیندوو ژینا ئەمینی بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن پەیامێکی بڵاو کردەوە و تێیدا هیوای خواز هیچ کچێک نەبێتە قوربانی ترس و ئێش و ئازاری دەسەڵاتداران.
مژگان ئیفتخاری لە پەیجی تایبەتی خۆی داوتی بە ناوی ژن بە ناوی ژیان ڕۆژی 8 مارستان لێ پیرۆز بێت. ئەو ڕۆژە ڕۆژی ڕێزگرتن لە ڕووناکیە کە ژنان بە ژیانی مرۆڤی دەبەخشن. من وەکو دایکی ژینا دەزانم کە کچانی ئەو نیشتیمانە چەندە جوان پڕ لە هیوا و بەنرخن. هیوادارم کە چیتر هیچ ژنێک نەبێتە قوربانی هەڵاوردن و نابەرابەری و ئارەزووی داهاتوێکی پڕ لە ڕووناکی و ئارامیم هەیە بۆ هەموو ژنانی کۆمەڵگا. ئەزیەت و ئازاری هەڵسوڕاوانی مەدەنی لە بۆکان و مەریوان. لە سەروبەندی نزیک بوونەوە لە نەورۆز و ساڵی نوێ ناوەندە سەرکوتگەراکانی ڕژێم بە مەبەستی پێشگیری لە بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز و بەشداری خەڵک لەو ڕێوڕەسمانەدا بە شێوازی جۆراوجۆر زەخت و گوشاریان خسۆتە سەر خەڵک و بە تایبەت هەڵسوڕاوانی مەدەنی و خوێندکاری لە شارەکانی بۆکان و مەریوان. بە پێی هەواڵی گەیشتوو لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە هەڵسوڕاوانی مەدەنی لە شارەکانی بۆکان و مەریوان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژێمەوە بانگێشت و هەڕەشیان لێکراوە. هەروەها لە زۆربەی قوتابخانەکانی بۆکان، میراوە و مەریوان زەختیان خستۆتە سەر خوێندکاران بۆ ئەوەی لە پۆشینی جلوبەرگی کوردی و بە تایبەت جامانە خۆ ببوێرن. هاونیشتیمانیان ڕایان گەاندووە کە ئیدارەی ئەماکن بە بەڕێوبەرانی ڕێوڕەسمەکانی نەورۆزی وتووە کە بە مەرجێک ڕێگەیان پێ ئەدەن کە بەشداربووان جلوبەرگی کوردی و جامانە لەبەر نەکەن و دروشمی دژە حکومەت ناڵێنەوە. هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکانی سنە لە دوو چالاکی کرێکاری و ژینگەیە و شارە. ڕۆژی پێنجشەمە 16 ڕەشەمەی 1403 هەتاوی ئیدارەی ئیتلاعاتی سنە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە هەڕەشەیان لە پەیام فەتحی چالاکی کرێکاری و ئەحمەد قەمەری چالاکی ژینگەیە و شارە کردووە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ئیدارەی ئیتلاعاتی سنە بە پەیام فەتحی و ئەحمەد قەمەری وتووە کە بۆیان نییە لە مەراسیمەکانی 8 مارس و نەورۆزدا بەشداری بکەن. لە ڕۆژانی ڕابردووشدا ژمارەیەک لە چالەکانی کرێکاری شاری سنە بە ناوەکانی تەیب چەتانی، لوتفوڵڵا ئەحمەدی، ئێقباڵ شەبانی، خەبات دێهدار و جەماڵ ئەسەدی لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بانگێشت و هەڕەشیان لێکرا. بەڕێوەچوونی مەراسمی 8 مارس لە ڕۆحا و مەخمور. ڕۆژی هەینی 7 ڕەشەمەی 1403 مەراسمی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە شاری جوورنەڕەشی سەر بە پارێزگای ڕۆحا لە باکووری کوردستان و ئۆردوگای پەنابەرانی مەخمور لە باشووری کوردستان بەڕێوەچوو. بەشداربوانی ئەو دوو چالاکیە بە لەبەرکردنی جلوبەرگی کوردی و وچنەوەی دروشمەکانی بژی بەرخۆدانی ژنان. پیرۆز بێت ڕۆژی جیهانی ژن و ژن ژیان ئازادی سیاسەتی سەرکوتگەرانی دەوڵەتی تورکیایان لە ڕۆژئاوا و باشووری کوردستان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری کاردانەوەی کۆمەڵگای جیهانی بەرامبەر بە پێشێلکاریەکانی دەوڵەتی ئەردۆغان لە بواری مافی مرۆڤ بوون. بەشداربووان هەروەها سەرکوتی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستانیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توندی مەحکوم کرد و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وەریشە مرادی و شەریفە محەممەدی بوون. و دوایین هەواڵیشمان سەبارەتە بە ڕێزگرتن لە ڕۆژی 8 مارس لە تاران و کەرەج. ڕۆژی هەینی 7 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە ژنان و پیاوانی بەرابەری تەڵەب لە شارەکانی تاران و کەرەج بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن چالاکیان ئەنجامدا. بە پێی و وێنانەی بەدەستمان گەیشتووە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە کەرەج لە مەراسمێکدا ڕۆژی 8 مارسیان لە هەموو ژنانی ئێران پیرۆزبایی کردووە و ڕایان گەیاندووە کە شۆڕشی ژینایی دامەی خەباتی ژنان دژ بە سەرکوت و جیاوازیە. لە بەرزایەکانی شیرپەلای تاران چالاکانی ژن بە نێریان هەڵواسی و بە وتنەوەی دروشم خوازیاری یەکگرتووی کۆمەڵگا بەرامبەر بە ژنکوژی، حیجابی ئیجباری، دژایەتی لەگەڵ پەنابەران، پیاو سالاری، هەژاری و فەقر، کۆنەپەرستی مەزهەبی، منداڵ هاوسەری و منداڵانی کار، هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوان سیاسی. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتوساتێکی خۆش بۆ هەموو.